باش ئەمە ژێر پردەکەیە ژێر پردەکەی شاری سلێمانی ژێر پردەکە ساڵانێکی زۆرە خەڵک دێهاتوچی تۆ دەکات و جموجۆڵی تایە تەیر و تووری تیا فرۆشتێ کارێکی تیا فرۆشتێ مەریشێک هێلکە بەس ئێستا سۆڵە کەس نابینم باشە بۆ لێرە نەماون ئەڵێن ئێرە هەموو شتێکی تایە وەکو حەدیقەی حەیوانات وایە چی دوێ دەستەکەوێت جانەکەم چۆنی ساوت ماسەکەم تۆسۆنی حیاتەمە خاچەوە چی ئەەکەی لە ژێر پردەکە ژێر پردەکەی شاری سلێمانی والله لە کوێ تەختەقەوە هاتوومە بۆ عەشا لێرەشەوە بێمە پیازەژ ناو سلێمانی دەکەمەوە بازاڕەکەەکەم دڵم داناکەوێت هەلپەر بەدڵ بەتایبەت پردەکاتوی وڵای بەتایبەت هاتم پیاز ناوم تەوی جوانەکەم حەزمە تەوی جوانە بوو دەژوت ماسەداژی بنەوە پەردە بکەم و بزانم چی لێ هاتوچی ژێر پردەکەکەی وڵا نەوەڵاستە پێشان زوو داتی مەستا لە بەش کەس بووە کەم دێ ژێر پردە بۆ تۆ چیە گەیەنێت چ یادگارێکی تایە وڵای هەسلێمانی خۆی هەموو یادگایدا چکە پێشان پار و ئەوانە ڕۆژ ناڕۆژە داتی یعنی ئێستا ئەم شکۆ گوتم باید دەچم بۆ سلێمان لێوەرەوە لە خۆشە تەقریبا ژێر پردەکە شتە کڕی لێرە بەخۆ چ تێویشمان کرد بلوشتمان کرد بۆ بەلادە لێوێ داعایە دەمانەکە بەلادە پێشمە گەشتمانێ ئێستا هیچی تیابەتی ناگە شتێکی وای لێ نەمەوازانی بەخوا ناوەڵات چۆل بوو ناوەڵات چۆل بووە بەداخەوە لە هەر جێگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمان یاوکارم هەرێ محەممەد پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی پەیامم جارشمان جێگەی دڵخۆشی و ڕەزامەندی ئەوەی بەڕێز بێت بەڕێزان ئەمڕۆ لە ژێر پردەکەی شاری سلێمانین ژێر پردەکەی شاری سلێمانی مێژوێکی دوور و درێژە لەگەڵ خەڵکی سلێمانی و خەڵکی دەروی سلێمانیدا ئەم شوێنە ئەگەر چی ئێستا برادرانی شارەوانی ناهێڵن ئەو کاسبکارانە کاسی تێدا بکەن بەڵام ساڵانێکی زۆر دەتوانین بڵین پڕجەم و جۆڵترین شوێنی پەلەوەری بوو بریشکیان تێدا دەفرۆش کەڵەشیان تێدا دەفرۆش کەروێشێک تەیر و توێر هەموو ئەو باڵندانەی کە لە لای خەڵک ناسراوە لە کۆمەڵگەی کوردیدا ناسراوە تەنانەت هێلکەی کوردیشان تێدا دەفرۆشت ئێمە باز لە مێژووی ئەم شوێنە دەکەین با بزانین خەڵک چی مێژوێکی لەسەر ئەم شوێنە هەیە و دەوێت چۆن بۆ ماڵگەڕێتەوە مێژووی ئەم جێگەیە چۆن بووە کە ئەم شوێنە کراوە بە شوێنی فرۆشتنی تەیر و تویر و باڵندەکان و با بزانین خەڵک سەبارەت ئەم شوێنە چیمان بۆ دەڵێت و چۆن سەرگوزشتەکانی خۆیان دەگەڕنەوە لەگەڵمانە بن با بزانین پەیامەکان چیمان پێ دەڵێن فەرموون الله زانێ الله وەکبەر زانێ وەرە چۆنی بڕۆین باکۆ شێیە ئەمانام و ێزانێ ئەو کەسانی کە هیوایەتیان پەلەوەر بوو کە چەند ساڵێکە لە هەفتەکانەوە وەکو من بیست بێتم لە هەفتەکانەوە ئەوانەی هیوایەتیان پەلەوەر بوو هاتوونە ژێر پردەکەی سلێمانی وڵای بەتایبەت هاتم پیاز ناوم تەوی جوانەکەم حەزمە تەوی جوانە بوو تا ئێستا لە کۆنەوە بڵێن خەڵکیشی گرۆت تا ئەگاتە منیش و چووکتریش هەریە لێرەگە شتێک گێبێ فرۆشیە بۆ خۆی لێرە دوو دیناسیە دیناوێت 10,000 بێ 5,000 بێ دەستێکەوە ئێمە هەموو پەلەوەریشی کوردیمان لە لایەقا لە قاز مریش کەڵەشێر ئەوەی کوردی بێ لە لامانە جەنابەت چەند ساڵە لە ژێر پردەکەی شاری سلێمانیدا کار ئەکەین من لە ساڵی 1970 بەڵێ 36 ساڵە 36 ساڵە لێرە تەمەنێکە بەڵێ دەمێکە مریشک دەزی پێش هەرسم کردم جۆشتن لە دویم تۆستە بووم کە سابەت وردە زیام کرد کردم بە لۆریە مریشەکەی تر وام لێ ئەو مەغزانم کرد و دوکانم پیا کرد و ئیشم کرد بە جملە ئێستا ئەم دوکانە هی باوکم ئەمە چاخانە بوو خۆی پیر بووە ئێستا ناتوانێت یایەتی بە من ئێستا گۆڕیومە بە عەلەف و گەنم و جۆ ئەم شتانە یادگارێکی خۆشە لەگەڵ ئەم ژێر پردەیە هەیە یادگاری وەڵا ئەم ژێر پردە پڕە لە یادگاری یعنی بەڕاستی شتی وان بیر ناهێت بەس شتی خۆشی تیا بوو شتی ناخۆشی تیا بووە تۆ زیاتر چەند نەوع باڵندە لایە من تووتیم لایە ئەوە تووتیە
ئەوە تووتێەوە قساکە 5 کەلیمە قساکە مەکاویم لایە کاکاتۆم لایە کۆکتێلم لایە تێرحبم لایە ڤنسم لایە جاوم لایە زێبرام لایە کاکاتۆم لایە وتم جاورە بێتەوە خورماخۆرەمان لایە فنسمان لایە بولبول خورماخۆرێ بولبول خورماخۆرە بولبولە پێمە پێڵێن خورماخۆرە بەس خەڵکی کە پێڵە بولبول لەبەر خوێندنەکەی سعری چۆنە سعریان چۆنە سعر چەند و دەست پێکە تا چەند تووتی من تا 25 وەرەقە فرۆشتومە تەمەنی تووتی چەندەوە بزانی 105 ساڵ ماشەڵڵا ئەوەنداژی ئێستا ئەمە دەکەدانراوە 15 ساڵ کەمتر نابێت ئەوە 15 ساڵە بێت بگوازیتەوە ئەوە تا بە ئەفو قسەوشە چییە زانێت شتێکی پێ بڵا قسێکمان بۆ بکە وەڵی ئیتر بە پێی مەزاجی خۆیت چۆنی باشی چاکی باشی دە قسێکم بۆکە ئەمە عمری 15 ساڵە بێت 15 ساڵە الله زانێ الله وەکبەرە زانێ وەرە چۆنی بڕۆین باکۆ شێە ئەمانام وێ زانێ چۆن خۆت فێرەگرمە نەوەڵاوی کە لێم کڕێ فێری کرد لەکوێ هاتووە ئەمە ئەمە خۆی عەسڵ لە سووریاوە ئاهاو وەزبەیەک لە سووریا ئاهاو تەیری سووریا زۆر چاکە بەس بۆ هەستەی بەهاری عەرەبیەوە وەزعەکە و تێکچۆوە و ئیتر هیچ شتێ نایەت ئەگەر بۆمان بێ لە ئێرانەوە یەت بەس تەڵەبی ناکەین هی ئێران بەکەڵک نایەت هی ئێران دەرزێکی لێن بۆ 6 مانگ دوای 6 مانگەکە ئەمرێ بۆی بچی وەزبەی کە بێنیتەوە ئەو فێڵەشەکان ئەوەش دەکەن لە تێر حوبە لە فنسا لە کەناریا لە هەموو شتێک ئایگەن دەرمانی هێنێ بۆ 2 مانگ 3 مانگ دوای 2 مانگ 3 مانگ مردارە بێتەوە زەعیف بەبێت لاواز بێ خواردن ناخوا مردارە بێتەوە کە مردار بۆ بۆی تەڵەب بکەی 2000 کە بێنی 3000 کە بینی بەس سووریا پاک بوو لەو ئیشانەیە بۆمان بدوێنە بەش شتێکمان بۆ بڵێ وڵی مەزاجی سبحان الله دەی وڵە سبحان الله بۆ قسە ناکەی بەدە عیبە چیە وڵی خەویە چۆنی باشی خەویە لێڵا دەی تۆ پێی بڵێ کوکو چۆنی کوکو چۆنی باشی گوێم بەڕاگرێ بەس جاوەکەین ئەلو تووتی ئەوە بە فیکاڵە چۆن ئەوە بە فیکە فێری تازە فێری وڵا لە پێشا بە فیکە دەدێتا دوایی بە فەزیحی باشە دەی پێی بڵێ باشن دەریگاوەمان نەبخوا ئاسان دەرناکرێت بووە بە هەفتەیە فێری قوڵەڵام کردووە هەموو خوێن هەموو یەخن بسم الله الرحمن الرحيم قل الله احد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا احد صدق الله العظيم يا من بسين ورقه باشە دەست خۆش ئەمە دابنێ با عزیێتە نەبێت زیاتر قسە دەکەینێمە لێرەیە ئێستا نابینم بۆ نمونە ئەوەی کەروێشکی ئەفرۆش کەروێش فرۆشەکان بۆ مرێشکی کوردی هێلکەی کوردی ئەوانە بەدی ناکەم بۆ کار چییە؟ والله ئەمرێک دەرچوو لە قایمقامێتەوە کە بازار پاپ کرێتەوە بەڕاستی نانی 400 ماڵیان بڕی بەم بێئیشیە من زەلامە ناسم کرێت چییە 4-5 ماڵی هەیە ئەها ئیشی لەسەر چوچک و مریشی بوو دەریان کردن و یەک زەلام بۆی نییە لێرە شەدانێ ڕۆژی 5-6 جار مەفرەسەکەیت هۆکار چی بوو لێرە شەڕی پیا بوو ئایا پیس و چەپەڵ بوو ئایا مەترسی نەخۆشی و بڵابوونەوەی ئەنفلۆنزا بوو چی بوو؟ نا هیچ شتێک نەبووە نە ئەنفلۆزا بووە نە هیچ شتێک بووە لە 2004 شاکا گوتیان ئەنفلۆزا هەیە باوەڕێ بە یەک دانەگەر فلۆزانەوە بەس ویستیان مریشی بازیان و مریشی ڕانێ سەرفکەن ئەژینە شۆشەکانیان داخست ئەژینا هیچ نەخۆشیەک نەبوو من سەلامێکم دی لیا دوو قەفەس مریشی دانا کەس دەی نەکڕی کوردی بەجێ یەش ڕۆی وتی شیالێکرێ بۆ خۆیان لێگرێت خەڵکیان وا ترسان دەبوو ئەنی بەڕاستی گونا هەتۆ نانی 500 نەفەرە بڕی ناڵین 50 عائیلەکە 50 عائیلەی لەسەر بوو ئێستا کەس بۆی نێشتدانێ من کوڕێکەوە تا ناوی کاک بەکرا لەوێ هیچ وشکەی دانابوو تقریبی 10 وشکە لە قەبەسێکا بوو دوو پۆلیساتم و پێر کاکا و لای بەرەوێ ئەوی نانا ئەو جووسکانە وتی لای نابم هیچ بەسپوردیم لای بم
ماڵ و مناڵمەیە و مەعیشەتم ئەمەیە. سڵاوت لێ بەڕێز جەنابەت لەژێر پەردەکە کارەکەی بەڵێ مەطعەمەی جەنابتان بەڵێ شوکارتان چۆن شوکارمان سفر بۆتەوە بۆچی لەبەرەوەی ئێمە مەطعەمەماندانە بە ئەوەی کە ژێر پردەکە قەڵەباڵغیەکی لێبوو هاتین لێرە کرێشی دووخاتمان لەسەر خۆماندانە و کۆمەڵە مەسارفمان کرد بەڵام لە دوای ئەوە کەوتینە زەرەر دوو مانگە ئێمە پارە لە جیفانی خۆمانین بکرێ دوکان ئەو بڕیارمان داوام سەری مانگە کە دای بخێن و تحویل بین بۆ شوێنێشکە گەلەوێش وامان لێنەیە و زائیدن ئێمە لێرەیان ینی تا ئێستا دوو جار غەرامە کراوم لەسەر شتێک کە تەجاوزیشم نەکردوتە سەر شۆستە یعنی دێ لەسەر مەسەرەن ئەو مێزە ئەڵە تۆ لە پێشەوەی کە ئێمە لە سنووری بیناکەشان ئەمە بەتایبەتەوە بەتایبەت ئەو کەسانی کە هیوایەتیان پەلەوەر بوو کە چەند ساڵێکە لە هەفتەکانەوە وەکو من بیست بێتم لە هەفتەکانەوە ئەوانەی هیوایەتیان پەلەوەر بوو هاتوونە ژێر پردەکەی سلێمانی وەکو مزگەوتی گەورە وەکو شوێنە مێژوویەکان بەناوبانگ بۆ پەلەوەر بەڵام ئێسێ هاتوون بە بەرنمەیەک ئەو هیواتی خەڵکیان لێرە لەناو بردەوە ناتوانن ینی بێنەوە ئێستا ئەو کەسانەی دێن بە ژیرفانی بەتاڵ بەدەستی بەتاڵ دێن وەک هیواتەکەی خۆیان دڵیان بۆ واکرێتەوە لە شوێنەکانیان بە سەڵتیە وەستن بەڵام هەنێ جاریش تەنانەت ڕێگریان لەوە ئاکرێت کە لەو شوێنەیە بە سەڵتیش بوەستێ باشە بۆ کاری لابردنیان ئایا ئەوە بوو کە ڕێگەی خەڵکیان گرتبوو یان بۆ نمە پیس و چەپاڵ بوو شوێنەکە یاخود بۆ نمونە شەڕی تێدا ئەکرا یاخود بۆ نمونە پارەی خەڵکی تێدا ئەفرا بۆ کارچی دوو جەمسەری هەبوو بەڵێ ئەگەر باسی ڕێگرتن کەی ڕێگریەکرا بەڵام دەتواندرا ڕێخستنی بۆ بکرێن نەک لابردن ڕێخستن مەسەرەن بە جۆرێک ئەو کەسێک کە 5-6 مەتریدا گیر کردووە دەیتوانی 1 مەتریان بۆ بکا بڵێت تۆ تەنیا لە لای قەفەزێکەوە بوەستە ئەگەر لە شوێنێکی دووریش دوکانێک بکرێ دەتوانێت لەوێەوە سەرنجی مەعیشەتەکەی خۆی دروست بکە بەڵام بە یەک جار لابردن ینی قەتعی ڕستەکەی بە کاملی کراوە من نمونەی یەک شخصت پێدەم 4 مناڵی هەیە هەموو کەسابەتەکەی ئەوە بووە خۆی بە خێوکەری مناڵەکانیەتی مەعیشەتی لەوێ بووە ئێستا نەخۆی نە مناڵەکانی 1,250 پێ نییە دوێنێ هاتۆتە لای من ئەڵە وەڵڵا پارەی ناخواردن پێ نییە لێرە زۆر ناسراویشەوە زیاد لە 30 ساڵە لێرێ ئەمە نمونەی ئەو نمونەی چەندانی ترمان هەیە مەترسی بڵابوونەوەی نەخۆشی لێ ناکرام جێگەیە بە تایبەتی ئەنفلۆنزای باڵندەوەشێت لەو ڕۆ شارەزانیم بەڵام لەوە کارەکانەمە و ئەزانێکی من لەو ڕۆ شارەزانیم بەڵام لایەندی پەیوەندیدار دەیتوانی مەسەرەن وەک چێشخانەکەی من دەتوانێت ڕێنمایم کار ڕێنمایی تەندروستیە ئابوووریە اقتصادیە هەموو جوانەیەەکە بەڵام دەتوانی لایانی پەیوەندیدار هەموو مەرجەکانی تیا دروست بکە ئەوەی لەو مەرجەدە چوو دەیتوانی لای بە وەڵا هەر خەریکی مریشک و قەل و قاز و مراوی و کەرێشکۆرە و شتا نافرۆشن ئێستا هیچ بۆ نبینم پێت وڵا ئێستا نایڵەن ئەوەی ڕاستی بێ ئێمە ینی ئەم ژێربردە هەر لە کۆنەوە ینی خۆر نەک من هەر ینی تا ئێستا لە کۆنەوە بڵێ خەڵکیشی کردوە تا ئەگاتە منیش و چووکتریش هەر یە لێرەگە شتێک یێ بێ فرۆشیەوە بۆ خۆی لێرا دوو دیناسیە دیناوێت 10,000 بێ 5,000 بێ دەستێکەوە ئیتر ڕۆژانەی خۆی پێیاکە لێرە ئێستا وەش نەماوە تا چەند ئێرە توانێتی لە ماوەی چەند ساڵ ڕابردووە بژێوی ژانی تۆ دابین کار وەڵی من وەکو خۆم بڵێن ئێستا لێرا چەندێشم کردووە جاری وا بۆ ویستومە شتێ بکەم پارەم پێیا کردووە کە پارەکەی من ئەو شتەی نەکردووە بڵێن ویستومە شت کڕم پارەکەم بەشیەوەی نەکردەوە بڵێن ئەو شتەکە ویستومە بیکڕم پارەکەم پێیا کردووە شت گرانتر بووە یعنی بژێوی منە بەزەوەی خۆم ژیانەوە تا ئێستا لەخوا بەزیاوە کەس پێی نەوتم تۆ دەستی منێ بڕێوە یان دەستی خەڵکم بڕێوە یان درۆم لەگەڵ خەڵکا کردوێ بە نوعێک خۆمی پێڵسیێنمەوە ژێ پردەکە بۆ تۆ چیەکەێنێت چیات گارێکی لەگەڵ هەیە وڵی من لە مناڵیمەوە یعنێتە مناڵ بوومە لێرایشم کردووە وڵی یادگاریم کۆن بۆ لەگەڵ یادگاریمەوە نهەیە لەگەڵ خۆشە لە یادنەوە گەڕێتەوە وڵی شتی خۆش ینی خۆشەکان چیە ینی ئەو ڕۆژانە خۆشەکە ئێستا لێرا دانیشی ئیشکەیت و لەگەڵ برادەرەکان تا بڵێن مشکلەیەک مەراقێکەیە بێت بۆ یەکتری باسکەی یعنی بۆ یەکتری باسەکەی تۆزێک کەمترە بێتەوە خەمەکانی بەس ئێستا نازانێت ئێستا من ڕۆژێم ئەو ڕایە ڕۆژێ ئەو یە من نایەتر ینی نازانین لەگەڵم دیوارە قسە بکەین نەدەچووە پەیوەندی خەڵک لێرە چۆن بووە تا چەند ئێرە شوێنێکی ئاشتەوایی بۆ شەڕۆشتیان نابوو ڕۆژانە نەوەڵی لێرە هەمووی وەکو براژیاوە یعنی ئەگەر کەسێکیش تووڕە بوو بێ بە نوعێک
یعنی لێرە یا ماستاوین وتومانەگاگە جان قسەی غەڵەت مەگەیان یاستاوین ژینمان کردو ینی کابرامان هێواش کردوێتەوە کە لێرات تووشی شەڕ نەبێ تووشی دەنگە دەنگ نەبێ یان لێرە یەکێک لە خۆمان لەگەڵ کەسێکات تووڕە بوو بێ و هەستاوی ناوبژیمان کردووە نەمانێشتۆ شەڕ بگاتەوە حاڵەت یان ئێمە لە باتی ئەو هەستاوین ئەم لە لای کابرامان ماس کردووە لە بەرەوەی کا تووشی کێشە نەبێ هیچ کەسێ منەی مریشکە فرۆش بێت چەند جۆ مریشکمان هەیە وڵی حد مریشکی کوردی یەک نوعمانەیە ئەویش کوردیە هەیە کڕە بۆ ڕاگرتن و بۆ هەیە کڕە بۆ هێلکەکردن ئێتە بۆ ڕاگررتنی خۆی هەیەشی کڕێ بۆ سەر بڕین بەس شامی ژێ بڵێن شامی هەیە دووڕەگەی ئەوانەش هەر خەڵگەرەی کڕێ بۆ کڕین و بۆ هین بۆ سەر بڕین و بۆ ڕاگررتنیش چەند ڕۆژانە لێرە شەڕەکە لە شەڕ ڕووی ئەدا وڵای شەڕەکە لە شێر ئەو چایخانەکە هەیە لێرە شەڕەکە لە شێر ڕووی نەیە هیچ کاتێک مەگەر چۆنها کەلاشێرێ بڵێن بەیەکەوە بێتن شەڕیان کرد بێش هەستاوین نەمانێشە شەرکە خەیان خەڵق قەرەباڵخی دروستکە نەمانێشە شەڕەکە لە شێر بووبالێ ماروشتی لێ نەبوو مار با ماروشتی لێ بوو بەڵێ ئەوەی ئەوە مار چۆنە مارێکی درێژ بە بیکەی بە تەناف بۆ تەنافە بێ ئای بۆ نابێ بیکەی بە تەنافە مریشکی پێڵاسی وەڵی زایی چۆنە ئیشەکەی ئێرە یانی ئێمە ڕۆژانەی خۆمان پێ بردە سەر ئێستا بڵێنەوە چەند وەختە ئەوە مانگونیە کە بێت دووسێ جای چوونەتە لای قایمقام یعنی ئەم بازارڕە بەو شتانەوە جوانە ینی بەو شتە کوردەواریانەوە ینی بۆ شتەوە تۆ داوایەکەی جاری وایی بۆ زەلاماتەوە بۆ شیشک و تومانە ڕقەمەکەیمان لێ وەرگرتووە تومانەکە دو ڕۆژی گەسەر بەرەو شیشک بۆ پێیاگەین یان داوای شتێکی کەی کردە بێ من بۆ پێیانەوە بە برادێکم پێم و تۆ بڕۆ بۆ لای ئەوە یعنی لە ماوەی دووسێ ڕۆژە شتەکەی بۆ پێیا بوو ئێستا شتەکە نازانانی ینی نەکە زێ وەلامان ویان لێ کردو خەڵکەکەش بە لە ڕێیا بێرەوە نایە الله زانێ الله وەکبەرە زانێ وەرە چۆنی بڕۆین باکۆ شێە ئەمانام و ێزانێ ئەو کەسانی کە هیوایەتیان پەلەوەر بوو کە چەند ساڵێکە لە هەفتەکانەوە وەکو من بیست بێتم لە هەفتەکانەوە ئەوانەی هیوایەتیان پەلەوەر بوو هاتوونە ژێر پردەکەی سلێمانی وڵی بە تایبەت هاتم پیازناوم تەوی جوانەکەم حەزمە تەوی جوانە بوو تا ئێستا لە کۆنەوە بڵێن خەڵکیشی گرۆت تا ئەگاتە منیش و چووکتریش هەریە لێرەگە شتێک گێبێ فرۆشیە بۆ خۆی لێرە دوو دیناسیە دیناوێت 10,000 بێ 5,000 بێ دەستێکەوە ئێمە هەموو پەلەوەریشی کوردیمان لە لایەقتا لە قاز مریش کەڵەشێر ئەوەی کوردی بێ لە لامانە سڵاو دەبێ سڵاواتەوە برایگیان تۆ لێرە جەنابەت چییە فرۆشی زووسک ئەمانە کوردین نانێ بەچەند هەزار دینار ئەوەش مراویە وایە ئەوەش مراویە ماشەڵڵا جوانە نەزانەی بەم بچووکە زۆر جوانە ماوەی چەند ساڵی لێرە کارەکە لە ژەپر دەکات 25 ساڵە 20 ساڵە ئەمە ئەم 20 ساڵەیە ئەم ژەپردە چی بە تۆ بەخشیوە وەڵایی هەر لە هاتوم بۆرە بۆ ئیش و کار و یادگارێکی لەگەڵ هەیە یادگاری چیە تۆ ئێمە ڕۆژەیە وێرە یادگاریەکەیکە ئیژەکەی یادگاری چی بێ هەر جوچکە فرۆشتووە ئەنوا تەیر و دووریشم فرۆشتەوە بازارتان چۆن بووە لە ڕابردوودا زۆر باش بووە توانیەتی بەشی بژێوی ئێوە دابینکە بە تاکید ماوەیەکە نایهاڵن ئەم برادران لێرە ئێشکەن لە ژەپردەکەیە تا چەند کاریگەری لەسەر بازار دروست کرد زۆر زەرەر بوو بۆ هەمووی ژەپردەکە چیشی تێدا ئافرۆشتی ئەوەی تۆ بزانانی هەنوا ئەوەی باڵندە بێت یافرۆشێ ئەوەی شتی کێوی و ماڵش وە لێ فرۆشە سڵاو دەبێت سڵاو لە تۆش بەخێر مەسەر چاوم جەنابە لە ژەپردەکە لێرە دوکانەیە بەڵێ چەند ساڵ لێرە من پێشەشی بە خێراتمدانەکەم بۆ کەناڵە بە ڕێزەکەتان من لە 94ەوە لێرانەم لە ڕەمەزانەوە هاتوونێتە ئەم دوکانە پێشترە لە ژێپردەکە بووین دەستگیر بووین بێتەرە ئەو کاتە پۆلیسۆمانە دەریان کردین و هاتوونێتە ئەم دوکانەوە ئێوە چیتان لایە ئێستا ئێمە هەموو پەلەوەریشی کوردیمان لە لایەقتا لە قاز مریش کەڵەشێر ئەوەی کوردی بێ لە لامانە ئەم ڕۆشن چی پیاڵەن ئەوە چین و ماچین چین و ماچین بەڵێ فڕەن جار بینیومە بەڵێ ئەوانە بە زۆری کە هێلکە شتی شەکە نەچنە دەرەوە لە کوولانشتا نایکەن شتێکم بیستۆ دەرباران ئەوتری ئەگەر بەدزیەوە لە شوێنێکی شاراو هێلکەکەن ئەگە هێلکەکان بدۆزیتەوە جات لە شوێنە هێلکە ناکەن چ شوێنێکی تر بەتەجی زۆر وایە بەڵێ خۆشە بە بەچێنەوە بۆ ماڵەوە زۆری ناو دەرکوداڵ هێلکەکەن و دوای هەڵێن و بەچکانێنەوە بۆ ماڵەوە زۆر ڕاست تا چەند خەڵک ڕۆژانە سەرتان لێە بۆی کەمەریشی کوردی بەرێ بۆ خواردن بەتایبەت وەڵاهی زۆر بەکەمی
زۆر بەکەمی قەیرانە و بازار نی و خەڵک پارەی پێێنێ بەڕاستێکن کوردی بە چەنە ئێستا لە چەنە ئێستا مریشک وڵای مریش کەوتووە لە 12,000 هەتا چێتە 20,000 بە جۆری گەورە زارە چەند کیلۆ گۆشتی بێ وڵای سافیت ئەو پەڕەکەی دوور بێکەمی مێنێتەوە ئەو پەڕی دوڕەکەین بێ زۆرە ئەو پەڕەکەی ئەی کەڵە شێر کەڵە شێریش 25 و 15 و 30 کیلۆ گۆشتێ بێ هەیە سێ بێ هەیە دوێ بێ بەڵێ بەڵێ کەڵەشە گەورە یادگارێکی خۆش هەیە لەگەڵ ژە پردەکەیە وڵی شتێک لە یادەوەری تەما بێتەوە وڵی هیچی وام نییە نازانم هیچ شتێکی وام نییە بەخۆ قەلیشتان لایەوە قەلما لای بەڵێ باش دەوترێ قەلی کوردی هەیە قەلی مەسلحەیە ئەمە فەرقەکەی چییە؟ لە دەواجنا بە پرۆتین بەخێوەکرە مەس بریشەکان و ئەینە منیشوە هیچ فەرقێکی نیە بەڵێ هەر پرۆتینەکەی بەڵێ گیلێ بە چەنە ئەو لە 5,000 تا چێتە ئەوی سێشۆنەوەی هەیە مەسلحەکە کە شاوەرزەی ئێرانی پێڵێن سێشۆنەوەی هەیە هەیەە چلۆی بە 10,000 هەیە بە 12 هەیە بە 5,000 هەمیان خۆشترەوانی گاوای تقریبا کەمێک بەرقی هەیە بەس ئەوترێ هەر بڵێ مەسلحەیە بەسی وایە بە کوردی ژێ کیلویان هەیە گەورەیە تیانە 18 کیلۆ 90 کیلۆ دەرەچێت کوردی بە چەنە کوردی ئێستا حاڵیان لەم دقا بە 18 و بە 20 قەری گەورە 18 و 20 چ کیلۆ نەوەڵا بە دەگمەن 8 کیلۆشی تای لەم کاتانە چم هاوینە گەرمە قەلی کوردی تا چەند ئەڕوا کیلۆ تاکە تا 9 تر هەرەونە ئەڕوا بە دەگمەن 10 کیلۆی تایە نییە زۆر بەکەمی چەند بۆتە شوێنێکی کۆمەڵایەتی و یەکتر ناسین ژەر پردەکە تا چەند هاوڕێتی و خزمەتی دروست بووە وەڵاهی هەر لە دەمێکەوە ئەم ژێپردە هەیە و لە کاتی کۆنەوە ئەم ژێپردە تامان سلێمانی کاڵێ ژێپردەکە بە پەلەوەری کوردیەوە خۆشە بەڕاستێکی نەماوە بەداخەوە نایڵن ئارەوەڵا ئێتر خەڵکەکەی ئاشنا بۆ بەڕاستێکەکە ئەوەی ژێتە ئێرانە ئەگەرە لێ باشەوانی ژێپردەکە چیان لێ هات وڵای تر پەردەوازە بوون هەرێکە لە شوێنەکانیەوە پێشەشێکمان لێرانایەن وەرێکی هەیە وازی بۆگری ئێرە بووی ناتوانین نەی بۆ ئێرە باوەڕەکەی ناتوانم ئللا بێمە بازارڕەوە ئەبێ بێمە ژێرپردەکە نێم ئیدارە ناکەم. چەندێک هەیە لێرە کارەکەی وەڵام من زۆر دەمێکە لێرم چەند ساڵە وڵای وەکو دایمەکەی لە دوای ئینتیفاڵەکەەوە لێرم بەس هەر لە مناڵیەوە خۆم لێرە بووم تۆ چیت لایە ئەمانە چی وڵا حەبلە و گونێ و نایلۆنەوە ئەوە کۆم بەزەرەکەی بینی بەسیمە ژە پردەکە ێزانێ بەڵە بەڵە ئەمەی کۆنەوە هەر دەسووری کۆن زیاترەمە ئەهلی لادێ بەکاردێن بەڵە 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 تا چەند ئێرە توانێتی پژەوی ژانی تۆ دابینکە وڵایت باشە پێش ژیاوین باشە ئێستا بازار وایلاتەوە پێشتر باش بوو ئێستا بازاتان کەس بووە ئەی تەمەن لەوڵە هەر بە عام بازار کەس بووە ئەمانە گونیان وایە شوزنە لایە و بن و سوژن و گونیە و حەبل و ئایترە مشتا بەڵە ئەمە شو لایە هەر بابەتە سەرچاوم دای سەرچاو خۆن ژە پردەکە چی یادگارێکی خۆشی لەگەڵ هەیە والله هەرەوەی یادگاری چی وڵە هەرەوە یین و ئەڕۆین ڕۆژانە ئێوارا ڕۆین و بینینەوە ئیتر یادگاری چی هەرەوەی لەگە برادران ناگەن ئێستا وە لە ئەوەش نەماوە دانیشی لەگە برادران دۆختی خۆن هەمووی مەشغوڵی ئیشی خۆی ئەتی و بە بێتاقەتی دانیشتۆ ئەوە هایە سەرچاوم بەتاقەم بەخێر بێن لەقام الله زانێ الله وەکبەرە زانێ وەرە جۆنی بڕۆین باکۆ شێە ئەمانام و ێزانێ ئەو کەسانی کە هیوایەتیان پەلەوەر بوو کە چەند ساڵێکە لە هەفتەکانەوە وەکو من بیست بێتم لە هەفتەکانەوە ئەوانەی هیوایەتیان پەلەوەر بوو هاتوونە ژێر پردەکەی سلێمانی وڵای بە تایبەت هاتم پیازناوم تەوی توورانەکەم حەزمە و تەوی توورانە بوو تا ئێستا لە کۆنەوە بڵێن خەڵکیشی گرۆت تا ئەگاتە منیش و چووکتریش هەریە لێرە گەشتێک گێبێ فرۆشیە بۆ خۆی لێرە 2 دینار 3 دیناوێت 10,000 بێ 5,000 بێ دەستێکەوە ئێمە هەموو پەلەوەریشی کوردیمان لە لایەقا لە قاز مریش کەڵە شێر ئەوەی کوردی بێ لە لامانە ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە ژێر پردەکەی شاری سلێمانیەوە کە شوێنێکی دێرینی شاری سلێمانیەوە کە یەکێکە لە ڕەمزەکانی شاری سلێمانی بۆ ئەوەی ئازیز و خۆشەویستمان گواستەوە هیوادارین کاتێکی خۆشمان لەگەڵ ئێوەی بەڕێزدا بەسەر بردبێت
هیواداریشین ئەو نمونەی جاران بێتەوە شوێنی خۆی و ڕێگا بە خەڵکی بدرێت کار و کەسابەتی خۆیان بکەن و ئەو تەیر و تویرانەی کە لێدا ئەفرۆشرێت بۆی کە خەڵک بتوانێت ژیانی خۆی دابێن بکات. پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین، خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.